باتفاق أهل السنة وجماعة هر لماڵی خۆشت دانیشت بی بەدڵ و بەزمانیش پشتگیری جوولەکە و کافرێکی بکەی کە لە مسلمانان دەدا و دەستخۆشی لێ بکەی و دڵت پێخۆش بی بە ئیتیفاق بەبێ ئیختیلاف کافر دەبێت. ئەوە موالاتی دڵە. مادەم دڵت لەگەردایە بە زمانیش وەت گۆت هەر لە ماری خۆت دانیشتی. ئەو حەدیثەی پێغەمبەری بینە بەرچاوتان عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ غەریب نییە لەو سەردەمانە و حەدیثانە ئاسان تەفسیر دەکرێن کە دەفەرمێ بڕوادار هەیە بەیانی دەکاتەوە مسلمانە بڕوادارە ئێوارەی بەسەردادێ کافر دەبی. ئاسانە ها ئەتوو بەیانیەکەی توێ ئیش و کارت ئاگات لە هەواڵ و ئیخباری نییە مسلمانان چیان بەساتێ ئێوارێ دێەوە تەلەڤیزیۆنە شەیطانیەکەی دەکەیەوە کەناڵە فەضائیە شەیطانیەکەی لە هەموو ماڕەکانمان هەیە بەداخەوە دەیکەیەوە دەڵێ جوولەکە چوو هێرشی بردە سەر غەزەی ئەوەندە منداڵە ئەوەندە پیرەژنە ئەوەندە مسلمانەی کوشت ئەتوش لە قاقای پێکەنین دەدەی ئەوە تۆڵەی مەیە کوردەکانە لێیان دەبتەوە ئەی دەستت خۆش بی جوولەکە لێگەڕێ ئەدی پیرەژنەکە دەگەر ئیمانی لە تو بەهێزتر بێ لێ دووە جواب بێ یان ئاگای لە وەعظ و نەسیحەتی مامۆستایەکی بێ ڕەنگە ئیشەکەی دەبێ قالبێکی تری سیاسی دەڵێ بابە جوولەکە دی نەیگۆدە من اعتراف دەکەم بە دەوڵەتی کوردی. کاکە دەوڵەتی کوردی دادەمەزرێ دانامەزرێ ئەگەرە تو چویە جەهەنەمێ هەتا هەتایی ستام لەو دەوڵەتەی دەکەی. گرنگ ئەوەیە ئەو کاتی خۆشە دەوڵەتی کوردی تەبی تۆ مسلمان بی جەهەنەمی نەبی قیامەتی بەدەست بینی دەوڵەتەکەشت دەوڵەتێکی حەق و عەدالەت بی حکمی ئیسلام بکە ئەوە جێی دڵخۆشی دەبی. ئەوجا کەواتە ئێمە زۆر کەس ماڵی خۆی وێران دەکات بەوەندە قسەی بەدڵەوە پشتگیری جوولەکەی بکەی بە زمانیش بیڵێ لەسەر مسلمانان بە ئیتیفاقی زانایان بەبێ ئیختیلاف تۆ کافر دەبی لە ئیسلام دەردەچی. جارێکی دی دەوی بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله جديه وناو إسلام شتاوى موالاتة موالات لو هيزي كفر لسر مسلمانان يشيكا لو دا نواقضي كإجماع زاناني أهل السنة وجماعي لسر كإيمان إسلامي بهر دوشيته لبروي خطرناك برايان آقاداري أو قسانبن آقاداري أو نوع بشجيريانبن ئێمە وڵا دەنا دڵمان دەسووتێت کە مسلمانێکی لە غەزەی لە عێراق لە شام لە ئەفغانستان لە هەر وڵاتێکی تر لە میسر ئەزیەت دەدرێ هەر مسلمانێک دەبی پێمان ناخۆش بی و دوعای خەیری بۆ بکەین. هەر کافرێک زار بی بەسەر مسلمانان دەبی دوعای لەو کافرەی بکەین و دوعای خێریش لەو مسلمانەکەی بکەین. ئەوە نیشانەی وەلا و بەراءە ئەوە مسلمانەتی تەواو و ڕاستەقینەیە. حەیف و مخابنە خەڵکی خۆمان لەو داوانە داوا دەکەن خەڵکیان خەریک کردیە بە تۆپانێ جوولەکە و کافرەکانی جیهانی و بەشتەکانی ڕابواردن و وڵاتەکانیان هەموو بەش کردیەی مسلمانان ئەو جار دەچن لەو لاشەوە پیلان دادەنێنەوە و پیلان لە مسلمانان دەجێڕن. بەڵام با دڵخۆش نەبن جوولەکە و کافرەکانی جیهانی باسی پێغەمبەرمان بۆ کردن عەلەیهی سەڵات وەسەلام ئەوڕۆ إلا تنصروه فقد نصره الله. هەموو مسلمانێک ئەگە کەسیش نەبی سەری بخا ئیمانی هەبی عەقیدەی هەبی پێدا بگری وەلا و بەڕائی هەبی ئیستیقامەی هەبی خوا سەری دەخا پشتگیری لێ دەکا. دەشبینینەوە لە ساڵانی داهاتوو جوولەکە چەند ڕسوا دەبێ مسلمانان چەند سەرکەوتوو دەبن بەدڵنیایی شەواوەی پێی خۆش بی و ناخۆش بی حکمی ئیسلام جارێکی تر دەگەڕێتەوە و حکمی قورئان دەگەڕێتەوە و بەڵێنی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام